ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد خۆشەویستانم باسی تاوانێک ئەکەین کە زانایان ڕەحمەتی خوایان لێ بێت بە تاوانێکی گەورەیان داناوە. ئەو تاوانەش هەموو کەسێک شمول ئەکات ئەگەر بێت و ئەو تاوانە ئەنجام بدات. فەقیر و دەوڵەمەندی لا نییە و ئەو تاوانەش نەخۆشیەکی زۆر گەورەیە ئەگەر بێت و تێکەڵ بێت لەگەڵ ئینسانە جسمی ئینسان ئەخوات و ئەو تاوانەش لە قەومێک دەرئەچێت ئەو قەومە زەمیریان کەمە ئەو قەومە ئیمانیان ناقسە ئەگەر بێت و ئەو تاوانەیان تیا ئەنجام بدا. ئەوش باسی غەشکردنە. غەشکردن بە شێوەیەکی عام چی لە بازاڕەکاندا لە سەرووی هەمووە کە ڕئیس دەوڵەتێک بێت یا مەسئولێک بێت یا موەزەفێک بێت مامۆستایەک بێت کرێکارێک بێت بەقاڵێک بێت هەر کەسێک بێت ئەگەر بێت و ئەو غەشەی تیا بێت خوای گەورە میهرەبان حکمەکەی باس کردووە. خوای گەورە میهرەبانە فەرمێت یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل. ئەو کەسانی کە ئیمانتان هاوردووە ماڵەکانی خۆتان سامانەکانی خۆتان لە بینی یەکتریە بە ناحەق مەخۆن إلا أن تكون تجارة عن تراض منكم مەگەر بە شێوەیەک حەڵاڵ بێت تیجارەتێک بێت لە بینی یەکتریدا هەردوو لا ڕازی بن ئەو کڕین و فرۆشتنە. ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما ومن يفعل ذلك عدوانا وظلما فسوف نصليه نارا وكان ذلك على الله يسيرا. بەڵێ براکانم غەشکردن بەڕاستی ئێستاکە زۆر بووە خصوصا لەناو بازاڕەکاندا و لە دایرەکاندا و لە دایک و باوکدا بەرامبەر بە مناڵەکانیان بە شێوەیەکی عام زیاتر لە کڕین و فرۆشتندا کە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت وەکو لە صحیحی مسلمدا هاتووە ئەفەرمێت ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆیشتە بازار. لە بازار بوو سەیری کابرایەکی گرت وا هەنێشتی هەڵڕشانووە لەبان عارەبانەیەک. ئەفەرمێت مر على صبرة طعام
فأدخل يده فيها فنالت أصابعه بللا فقال ما هذا يا صاحب الطعام؟ قال يا رسول الله أصابته السماء. قال أفلا جعلته فوق الطعام حتى يراه الناس؟ من غشنا فليس منا، يا من غش فليس مني. دای بە بەردەم کابرایەکدا کۆمەڵە خواردنێکی هەڵڕشانە بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی کرد بە ناو خواردنەکەدا وا دەرەکەوێ گەنم بێت. سەیری کرد بنی گەنمەکە تەڕە، بانەوەی وشک و جوانە وەکو تەماتە فرۆشەکانی ئێستاکە، وەکو مێوەهاتە فرۆشەکانی ئێستاکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم تەڕایە چییە لە بنەوە؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەوە باران بەری کەوتووە. باشە باران بەری بکەوێ بۆ بانەکەی تەڕناکە بۆ بنی تەڕەکە. فەرمووی باشە دەی ئەگەر باران تەڕی کردووە بۆ نایخەیتە لاوە؟ یا لە ڕیوایەتێکە ئەفەرمێ وەستا لە لای گەنم فرۆشەکە فأوحى الله إليه، خوای گەورە میهرەبان وەحی بۆ داگرت دەست بخەنا ئەو خواردنەوە. کاتێ وای فەرمووی ئەلا جعلته هذا الرطب على حدة وهذا على حدة، تەڕایەکە بدە لاوە و وشکایەکەش بدە لاوە کە يراه الناس، بۆی خەڵکی بیبینێت. بەڵام من غشنا فليس منا، یعنی تۆ غەشاشی. هەر کەسێ غەش بکات، ئیمامی ثەوری ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێت پێم ناخۆشە کەسێک بڵێ یعنی لەیسە على طریقەتینا، یعنی لەیسە منا ئەڵێ لە ئێمە نییە. و ئەگەر بە حەڵاڵی بزانی ئەو غەشە تۆ پێی کافر ئەبیت، لەیسە منا لە دینی ئیسلام دەرەچیت. و ئەگەر بە حەڵاڵی نەزانیت خۆت غەشاشی، ئەوە لەیسە على طریقەتینا، لەیسە على سنەتینا، لەیسە على هەدینا. ئەوە ئەو کەسە لەسەر ڕێبازی من نییە، ئەو کەسە لەسەر ڕێگای من نییە، ئەو کەسە لەسەر سنەتی من نییە. ئێتر هەر کەسێک بێت، هەر کەسێک بێت، تیجارەت بێت، بەقاڵی بێت، قەسابی بێت، وەستایەک بێت، مەسئولێک بێت، مامۆستایەک بێت، موەزەفێک بێت، هەر کەسێ لەلایەن خۆیەوە خۆی بەراورد بکە. من غەشە فەلەیسە منی، ئەوەی غەش بکات لە ڕێگای من نییە، لەسەر سنەتی من نییە. ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە کەسێک ئەڵێت لەیسە منی، دیارە ئەو شتە زۆر قەبیحە، دیارە ئەو شتە زۆر جورمە، بەڕاستی جورمێکی گەورەیە. بۆیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لەیسە منا. ئاگاداری غەش بین لە بازاڕەکاندا، ئاگاداری کێشانە و پێوانەکانمان بین، ئاگاداری ئەوە بین کە شەیتان هەڵمان نەخەڵەتێنێ، دەم هەر کاممان ئەکەیتەوە ئەڵێن کاکە مامۆستا چی فەرموو، کاکە ئەوەی حەرام و حەڵاڵ خۆی دیارە، ئەی ئەگەر دیارە بۆ ئەنجامی ئەدەی؟ بەڵێ حەرام و حەڵاڵ دیارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمامی طەبەرانی ڕیوایەتی کردووە بە ئیسنادێکی صحیح ئەفەرمێت ما بقي شيء يقرب من الجنة ويباعد من النار إلا وقد بين لكم. هیچ شتێک نییە لە بەهەشت نێزکتان بکاتەوە و لە ئاگری جەهەنەم دوورتان بخاتەوە ئیلا بۆتان ڕوون کراوەتەوە. بەڵام ئەوە دەرەکەوێت ئێمە بتوانین ئەنجامی بدەین، بتوانین تەطبیقی بکەین. یەکێ لەو غەشانە غەشی ڕئیس دەوڵەتێک، غەشی مەسئولێک، وەکو باوکی هەموو ملەت وایە و ئەبێ ملەت لە قسەی دەرنەچن هەتا وەکو قسەی ئەو لەگەڵ قسەی خوا و پێغەمبەری خوایە بێت، نابێت لە قسەی دەربچی. ئەگەر لێتش بدا و ئەگەر زوڵمتش لێ بکات، بەڵام کاتێ لە قسەی دەرئەچی قسەی مخالفەی قسەی خوا و قسەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ وەلی ئەمرەکان کردووە
ئەگەر ئەوەی چاکە خوایە چاکی بۆ بکەی، ئەگەر ئەوەی خراپە خوایە خراپی بۆ بکەی. فەرموویەتی إن المقسطين عند الله على منابر من نور على يمين الرحمن. ئەو کەسانەی کە دادپەروەرن، ئەو کەسانەی کە عەدل و عەدالەت ئەکەن لەبین ملەتە، لەبین ئەو کەسانەی کە هان لەژێر دەستیە لە ڕۆژی قیامەت لە لای ڕاستی خوای پەروەردگار لەبان مینبەری نورین دائەنرێن، لەبان مینبەری نورین دائەنرێن. وفرمويتي اللهم من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه. خوايا هركسي أبيت بولي أمر أمتكي من شيئا لهجر وانجيك وبيت أجر زختي لسريان كرت، أجر أزيتي أمتكمي دا، أجر أولي أمرا ظلمي کرد لبيني اواني كالجير دسياتان خوايا فاشقق علي. خوايا دنياي لي تنگو بكا، خوايا جياني لي تسكو بكا. وكو بينيتان او كسي كالظلمي کرد چون خواي قورو مهربان لي قبول ما کرد. وفرميتي اللهم من ولي من امر امتي شيئا فرفق بهم فارفق به. خوايا اوي اجر أبيت ولي أمري أمتكي من أبيت بحاكم وأبيت بمسؤول نرمونيان لقل أمتكم. خوايا نرمونيان بلقليا، خوايا نرمونيان بلقليا. درباري ولي أمر كنصهات ولا سري كبيغمبر صلى الله عليه وسلم لصحيح مسلم دا أفرميت ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة. هش عبدك كخواي قورو مهربان بك بدا صلاة دارك بسر كوملكسيكوا، بك بولي أمرك، بك بمسؤولك، بلام لو رجيك كاتي أمرك وهو غاش لرعيته، غش وخيانت بك لوانيك لجير دستيتان إلا حرم الله عليه الجنة. إلا خواي قورو مهربان بهشتي لي حرام أكاد أول جار لقل إيمان داران ناچێتە بەهشتەوە، و ئەگەر بە حەڵاڵی بزانێت بەتەئکید بەهشتی لێ حرام ئەکات. ئەو کەسانە با لە خوا بترسن، بە خودای دنیا هەروە ڕۆشن نابێت. واللهی دنیا هەتا وەکو ئاخر بۆ کەس نامێنێتەوە، واللهی دەسەڵاتداری هەتا وەکو ئاخر بۆ کەس نامێنێتەوە. هەوڵ بدەن ئەوەی چاکە ئەوە بکەن، هەوڵ بدەن ئەوەی نەرمونیانە لەگەڵ ئەم میلەتەیە ئەوە بکەن. بەشکەم خوای گەورە و میهرەبان نەرمونیان بێ لەگەڵتانە، و ئەگەر بێت و زوڵم بکەن و تەعەدا بکەن وەکو بینیتان، خوای گەورە و میهرەبان لەیسە بغافل. خوای گەورە و میهرەبان غافڵ نییە. غەشێکی ترمان هەیە لە کڕین و فرۆشتندا براکانم، لە کڕین و فرۆشتندا. بۆیە لە قەزەی کڕین و فرۆشتندا ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێت دام بە بەردەم کابرایەکە شیری ئەفرۆشت، لە سەریەکە ئاوی ئەکردە ناو شیرەکەوە، ئەی فرۆشتە خەڵکی. ئەبوو هورەیرە ئەفەرمێت ئەوەم بینی و هاتم پێیم وت كيف بك إذا قيل لك يوم القيامة خلص الماء من اللبن. ئەوە تۆ ئەبێ حاڵت چۆن بێ لە ڕۆژی قیامەتە ئەگەر پێت بوترێت ئەفلانە کەس ئەو ئاوە جیا بکەرەوە لە شیرەکە. بۆ ئەگەر کەسێک دیار نەبێت، ئەی نازانی سەمیع و بەسیرێک لە ئاسمانەوە ئاگای لێتە، ئەی نازانی ڕەقیبێک لە ئاسمانەوە ئاگای لێتە. كيف بك إذا قيل لك يوم القيامة خلص الماء من اللبن. چی ئەکەی لە ڕۆژی قیامەتە ئەگەر خوای گەورە و میهرەبان پێت بڵێت ئەو ئاوە جیا بکەرەوە لەو شیرە، چۆن جایەکەیتەوە؟ وەکو چۆن بە مسەور ئەو کەسانەی کە ڕەسمی خەڵکی ئەگرن و یا ڕەسمی خەڵکی ئەکەن لە ڕۆژی قیامەتە پێی ئەوترێت دەڕوح بخەبەری. ئەوە بۆ عەزابە بۆ ئەو دەڕوح بخەبەری،
توتێی ئاسایی من ئەکەیتەوە من خالقم تۆ چیت دە ڕوح بخەبەری ناتوانێت ڕوح بخاتە بەری دە ئەو ئاوە جیا بکەرەوە لەو شیرە ناتوانێت بەڵێ ئەبی سیباع فەرمێت حشتێکم کڕی لە ماڵی وائیلەی کوڕی ئەسقع کاتێ حشتەکەم گڕی و دەرچوومە دەرەوە واتی ئەگەم کە وائیل ئەلەوێ حاضر نەبووە کاتێ حشتەکەی بینی بەدەست کابراوە تاوی دالی یەجر ئیزارەه کەوتە دوای و پێی وت اشتريت قال نعم قال أردت بها سفرا أم أردت بها لحما پێیوت کڕیتە فەرمووی بەڵێ فەرمووی ئایا کە لەو کەسە کڕیت بۆتی بەیان کرد ئەم حشترە چۆنە و چۆن نییە وتی ئیجاب ناکە چۆنە و چۆنی ئەوە تا قەڵەوە و زاهیرەکەی وا دیارە حشترێکی چاکە دەوتی تو بۆ سەفەرتە یا بۆ سەربڕینتە وتی وەڵڵاهی گەرەک نەپێی بچم بۆ حەج فەرمووی ارتەجیعها دەبڕۆ بیگەڕێنەوە وتی بۆچی گەرەکتە ئەم معاملەی لە ئێمە فەساد بکەی یعنی بەتاڵی بکەیتەوە فرموي پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي لا يحل لأحد أن يبيع شيئا إلا بين ما فيه ولا يحل لمن علم ذلك إلا بين حلال نییە بۆ هیچ کەسێک کە شتێک بفرۆشێت بزانێ ئەو شتە عەیبی تایە و بە خەڵکی نەڵێت ئەبێ بۆی بەیان بکەی کاکە ئەمەی تایە و ئاوهایە و ئەم ڕەنگەیە وإلا لا يحل لك حلال نییە بۆت ئەو پارەی کە وەرێگری کابرا حیوانێک ئەکڕێت بەبێ ئەوەی پێی بڵێت چاوی عەیبی هەیە یا مەسەلەن قاچی عەیبی هەیە پێی ناڵێ ئەزانێ و کورە ئەلێ دەبا بڕۆ ئەوە حەڵاڵ نییە بۆت کابرا سەیارەیەکە فرۆشێت عەیبدارە و ئەزانێت پێی ناڵێت ئەوە حەڵاڵ نییە بۆت و حەڵاڵ نییە بۆ ئەو کەسەش کە بزانێ ئەو شتە عەیبی تایە ئەبێ بڕۆ خەبەری بداتێت ئینسانی ئیماندار یەکتری نەسیحەت ئەکەن لە کڕین و فرۆشتندا والمكر والخداع في النار يعني صاحبها أو كسيك وافيل أكا أو كسيك واخلك ولا خلتينيت پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت أولا أقرأ غشي كتر من هي لكيشان وبيوانا دا لبازاركان دا زور بنا چی لە کێشانە چی لە پێوانە وەکو ئەڵێن ئێستاکە پێوانە هەیە نیو قزناغ هەیە 9 کیلۆیە پڕی ئەکا لە خەڵکی ئەیکڕێت کاتی ئەیفرۆشێ 8 کیلۆ و نیو قەلێکی تری هەیە 8 کیلۆ و نیوە ئەلا يظن أولئك أنهم مبعوثون باشە یەقینی وان نییە کە ئەوە زندوو ئەبێتەوە لە قیامەت ئەگەر زندوو ئەبێتەوە بۆچی ئاواکە لە دەربارەی ئەوەدا خوای گەورە و میهرەبان سوورەتێکی داگردووە سوورەتی مطففین فەرموویەتی وەیل للمطففین عەزابی سەخت ئێش و ئازارێکی زۆر و عەزابدانێکی زۆر لە ڕۆژی قیامەت بۆ مطففینە بەڵام مطففین خوای گەورە و میهرەبان تەفسیری کردووە فەرموویەتی الذين إذا اكتالوا على الناس يستوفون يعني الذين إذا اكتالوا من الناس يستوفون أو كساني كشد لخلقي كيل أكن شد لخلقي أكرن شد لخلقي بيوانا أكن بووي بكرن يستوفون جوان ريكو بيك ببيكم بلام وإذا كالوهم أو وزنوهم يخسرون يعني ينقصون وبلام كاتي بيفروشين يا كاتي بوي بيوانا بكا يا بوي كيشانا بكا يخسرون يعني ينقصون دارك أداة نايو ليش درأكا ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين لو روجا قرسو لو روجا عظيمو لو روجا قوردا همو خلقي بروت قوتي أسنا بردم خواي قورو مهربان آية اللوية يوم تبلى السرائر أوشتاني كشارتة وخو خواي قورو مهربان أيتيني تبان چی ئەکەی لەو ڕۆژەدا ئەلەو ڕۆژەدا چی ئەکەی ئاگاداری ئەوە بین
كبيغمبر صلى الله عليه وسلم لصحيح ابن ماجه ولسلسلة صحيحة بجمارة 505 أفرميت لأعلمن أقواما من أمتي يأتون يوم القيامة بحسنات أمثال جبال تهامة بيضاء فيجعله الله هباء منثورا أفرميت والله من أزانم كومەڵەکەسێ لە ئومەتەکەم ئەهێنن لە ڕۆژی قیامەتە ئەمە نەکردەوەی چاکیان هەیە وەکو شاخێکی زۆر گەورە بەڵام خوای گەورە و میهرەبان هەر هەمووی ئەداتە بایە هیچی لێ وەرناگرێت. ڕاوی حەدیث کە ثەوبانە ئەفەرمێت وتم یا رسول الله صفهم لنا جلهم لنا لعلنا لا نكون منهم ونحن لا نعلم. أي پیغمبری خوا بۆمان وەصف بکە بۆمان بەیان بکە ئەو قەومە کێن و ئەوە نەکردەوەیان هەیە و لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان هەمووی ئەداتە بایە. فەرمووی پێغەمبەر صلى الله عليه وسلم أما إنهم إخوانكم ومن جلدتكم ويأخذون من الليل كما تأخذون وللرواية أفرميت يصلون كما تصلون ويصومون كما تصومون ويحجون كما تحجون. أوانا براي إيوان أوانا هلا أمتي منن أوانا إيوة شون شو نيوجكن أوانا شو نيوج أكن إيوة شون نيوجكن أوانا نيوجكن إيوة شون أتن بو حج أوانا حجكن سيدي أو مكة كسيتو بو حج يعني تواو زوربي خلقي زوربمان أوي أتي بو حج وتيتا وخراوتنا بيت أو كسي كتو بو حج أبي درز عبرتي وورقريت أبي أعمالكاني بقوريت نكل سر أوي خوي بميني توا بريا أو قوم أوانا إذا أتوا بمحارم الله انتهكوها إذا خلوا بمحارم الله انتهكوها. كاتي خالبا كس للايان ديار نبيت كاتي كس للايان ديار نبيت خلشي نيبينيت انتهكوها جيبجي أكن أو حراما. كاتي حراميك أبيت کێشانە و پێوانەکە کابرا بەرکاتە ئەولاوە کەمی بۆ ئەکێشێت. کاتی ئەو خەیارە جوانە و ئەو تەماتە جوانەی لە بەردەمی داناوە و بەردەمی خۆی هەمووی گەناوە ناڵێم هەر هەموو بەقاڵەکان بەڵام ئەغڵەبی وایە خصوصا بازاری ئەو بن هەتا ئەوەنەی گەرەکە بەرکەیتە ئەولاوە و پڕ عەلاگەکەت بکا لە گەناو کاکە گەناو و خراپەکەت لەلایە دانا کاکە کیلۆی ئەدەم بە 1000 دینار باشەکەت لەلایەوە دانا بلێ کیلۆی ئەدەم بە 3000 دینار تەواو. واللهی خۆم معاملەم کردووە لەو بازاڕەدا وتمە ئەمە کیلۆی بەچەنە وتێتی بەونە وتمە ئەلەمەم ئەدەیتێ وتێتی نەوەڵە ئەلەوەت نادەمی ئەلەمەت ئەدەمی پێی وتووە ئەوە غەشە خوا لێت قبوڵ ناکە وتێتی مامۆساگیان هەموو بازاڕەکە وایە نەکەی تۆ شوا بڵێ کاکە بازاڕەکە هەمووی وایە ڕسق لە لای خوایە بازاڕەکە هەمووی وایە وەڵڵاهی بازاڕەکە ئەگەر وابێ هەمووی بۆ جەهەنەمە ئەچێت تۆش خۆت مەکە دوای ئەوان تۆ خۆت ئیماندار بە و هاتوچۆی مزگەوتەکەی تۆ بڵێ خوای گەورە و میهرەبان ئاگای لێمە یا هەمووی بەتاڵکە سەر یەکا و لاخەی مەکە یا وەکو جوانەکەشدا ئەنەی وەکو یەک بۆی بکێشە. ئاگداری ئەوە بین ئیذا خەلەو بمەحارم الله انتهكوها ئەو کەسانەی کەوا حاجین و نوێژیان کردووە و بەڕۆژوو بوونە خێر و حەسەناتیان وەکو شاخ وایە لە ڕۆژی قیامەتە ئەدرێتە بایە ئەوە ئەو کەسە کاتێک کەس دیار نەبووایە حرامەکەی جێبەجێ ئەکرد. سبحان الله هێشتا یەقینی نییە بەخوای گەورە و میهرەبان نازانێ گەورە و بچک ئەنووسێت خوای گەورە و میهرەبان. یا وەیلەتەنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. خوایە گیان ئەم کتابە چییە لە قیامەت خۆ هەچ کردەوەیە بچکەڵە و گەورەت کرد بێت ئیلا نووسیەت هیچی جێ نەهێشتووە. خوای گەورە و میهرەبان ئیصلاحی حاڵمان بکە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الحمد لله رب العالمين له الحمد الحسن والثناء الجميل وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له
يقول الحق وهو يهدي السبيل، وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، لروج قيامتا كبيغمبر صلى الله عليه وسلم فرميتي: لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع. لروج قيامتا هیچ عبدێک ناتوانێ هەنگاوێک بنێت هەتا وەکو چوار پرسیاری لێ ئەکرێت. لە دوای چوار پرسیارەکە پێی ئەڵێن بکەوە ڕێ، یا بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم. خوای گەورە و میهرەبان بمان پارێزێ لە ئاگری جەهەنەم. ئەفەرمێت: عن عمره فيما أفناه. پرسیار لە عمرەکەت ئەکرێت بەچیە بەفەنات بردووە و بە فیڕۆیەک بردووە. وعن شبابه فيما أبلاه. وپرسیار لە گەنجێتیەکەی ئەکرێت لە چیە بە دەرد و موسیبەت و بەڵات بردووە، بەچی بەسەرت بردووە گەنجێتیەکەت. وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. وپرسیار لە ماڵەکەی ئەکرێت، پرسیار لە ماڵەکەی ئەکرێت لە چۆ پەیات کرد، بە غەش و بە حیلە و بە فێڵ، یا وەکو بەو شێوەی کە خوا پێی خۆشە. وفيما أنفقه، لە چیا سەرفت کرد، لە ڕەزامەندی خوایە یا لە تووڕەبوونی خوایە. وعن علمه ماذا عمل فيه. ئەو زانستیەی کە پێت بوو، ئەو علمەت پێ بوو، چیت لێ کرد، ئەو علمەت چۆن چۆنی ئیش پێ کرد. ئەم حەدیثەش لە صحیحی ترمذیە هاتووە. وعەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ و لە باوشی بێت ئەفەرمێت: كان يمر بالبائع فيقول: اتق الله وأوفي الكيل والوزن فإن المطففين يوقفون حتى إن العرق ليلجمهم إلى أنصاف آذانهم. أي فرمو لخوا بترسا، ئاگادار بەو لەخوا بترسە ئەو کەسانی کە کێشانە و پێوانە ئەکەن. والله لە ڕۆژی قیامەتە ئەو کەسانەی کە کەم و کوڕیان کردووە بەرامبەر بە کێشانە و پێوانە، لە ڕۆژی قیامەتە ئەیوەسێنن هەتا وەکو عارەق ئەتێتە نەرمایی گۆشتی. ئینسانی وا هەیە قاپەکەی لوقمە بێ لە عارەقە، لە ڕۆژی قیامەتە 500,000 ساڵ ئەوەستن. ئینسانی وایە هەتا وەکو چۆکی، ئینسانی وایە هەتا وەکو ناقڕەی، ئینسانی وایە هەتا وەکو جۆچکی خوای گەورە و میهرەبان بمان پارێزێت. بەڵام ئینسانی ئیماندار واللهی نوێژی عەسر چەندێ تاخیر ئەبیت ئەوەنە تاخیر ئەبیت، لەژێر سێبەری خودایە تای، لەژێر سێبەری سەدەقەتەکە تاتای. المؤمن تحت ظل صدقته يوم القيامة. ها لەژێر ئەو سێبەرەی کەوا بەخشیتە لە پێناو خوایە، ناردووتە بەڕێک و پێچی، واللهی ئەبێتە سێبەر بۆت لە ڕۆژی قیامەتە. و مالکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێت هاوسەیەکمانە بوو، نەخۆش کەوت، سرم دالێی. قال: فدخلت على مريض وقد نزل به الموت فجعلت ألقنه الشهادة. چوومە ژوورەوە نەخۆشەکەت تەلقینم ئەکرد، ئەموت بڵێ لا إله إلا الله، وكان لا ينطق بها. فلما أفاق قلت: يا ابن أخي لماذا ألقنك الشهادة ولا تنطق بها؟ بۆچی من لەو ساوە خەریکم لەگەڵتا پێت ئەلێم شایەتمان بێرە و سەیرم ئەکەیت و ناتوانی بیڵێی. قال: يا ابن أخي لسان الميزان على لساني يمنعني من النطق بها. فقلت بالله أكنت تزن ناقصا؟ قال: لا. بۆچی شایەتمان ناهێنی؟ وتی: والله براکەم زبانی میزان بان زبانی گردووە، نایەڵێ شایەتمان بێنم. ئەڵێ من زۆر تەعەجوبم، وتم تو خوا کاتێک کێشانە و پێوانەت ئەکرد بە ناقصی ئەداوە خەڵکی؟ فەرمووی: نە والله. ئەی وتم چیت ئەکرد؟ قال: ولكن ما كنت أقف مدة لأختبر صحة ميزاني. ئەوەنە نەئەوەسان بزانم ئایا ئەو کێشانە و پێوانە کردومە ئایا بزا سووکە یا قورسە، هەروە گەیە بانی وەکاتە عەلاقەکەیەوە داتە دەستەوە.
فەرمووی ئیشوکاری من وا بووە بۆیە زبانم نایەت بۆیە زبانم شایەتمان ناهێڵێت. بەڵێ ئەوانە هەمووی تێتە ڕێگامان ئاگداری ئەوانە بین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت من استطاع منكم أن لا يجعل في بطنه إلا طيبا فليفعل فإن أول ما ينتن من الإنسان بطنه. هر کەسێ ئەتوانێت زگی خۆی تێر بکا با تێری بکا لە خواردنی حەڵاڵ لەبەر ئەوەی زووترین شت لە گیانی ئینساندا کە بۆگە نابێت ناو زگێتی. حساو ئەوە نەکەی ئەو غەشە ئەەکەی ئەو دزیە ئەەکەی ئەو حرام خواردنە ئەخۆی بەڕاستی زووترین شت لە گیانتە ئەگەنێت. هەوڵدە پاک بە هەوڵدە خواردنی حەڵاڵ پەیا بکە بەشکم خوای گەورە و میهرەبان ڕەحم بە حاڵمان بکات. خوای گەورە و میهرەبان زیاتر وامان لێ بکات عیبادەتی بکەین و شوێنکەوتووی پێغەمبەرەکەی بین صلی الله عليه وسلم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم حبب إلينا الإيمان اللهم حبب إلينا الإيمان وزينه في قلوبنا وكره إلينا الكفر والفسوق والعصيان واجعلنا من الراشدين. اللهم لا تدع لنا ذنبا إلا غفرته ولا هما إلا فرجته ولا دينا إلا قضيته ولا مريضا إلا شفيته ولا ميتا إلا رحمته ولا كافرا إلا خذلته ولا ضالا إلا هديته. اللهم طهر قلوبنا من النفاق اللهم طهر قلوبنا من النفاق وأعمالنا من الرياء وألسنتنا من الكذب وأعيننا من الخيانة فإنك تعلم خائنة الأعين وما تخفي الصدور. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا ممن أنجينا منهم واتبع الذين ظلموا ما أترفوا فيه وكانوا مجرمين.